لە ئێسا ئیتر وەرزی بەهار دەستی پێ کردووەوە ئەوەی کەی بینین ماوەی دوو-سێ ڕۆژە خەڵکێتە دەرەوە ئەمڕۆ 3 ڕۆژە هاوڵاتیان ڕوو لە شوێنە گەشتیاریەکانەکەن بەڵام بەداخەوە بینین بەشێکی زۆر لە شوێنەکان کە من ئەمڕۆ بۆ یەکەم جارمە بێمە دەرەوە بینم زۆر پیسن. بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم کاتێکێنە دەرەوە پاک و خاوێنی ئەو سروشتە بپارێزن چونکم ناوچەکانی ئێمە ناوچەیەکی زۆرن و ناوچەیەکی خۆشی گەشتیارین تەنانەت وای لێ هاتوو ئێستا بووەتە ناوچەیەکی چواروەرزەی گەشتیاری بۆیە زۆر گرنگە پارێزگاری لەو سروشتە بکەین پارێزگاری لەو ژینگەیە بکەین پارێزگاری لە دار و درەخت و تەنانەت بەرد و گوڵ و گوڵزاری ئەو ناوچانە بکەین چونکە بەڕاستی ئەو شوێنەی کە کەسێکی تیا دانیشێ هیوایە نیو سعاتێکێتە دەرەوە بە شقڵێک بەجێ هێڵێ لە دوای خۆی ناتوانێت ینی کەسی تر ناتوانێت لی دانیشێ بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم لە هەر شوێنەکەن ڕوو لە هەر ناوچەیەکی گەشتیاریەکەن زەحمەت بکێشن ئەو پاشماوەیە کە هەیەە یان کۆی بکەنەوە لە شوێنێکا داینێن یان هیچی تێناچێ کەمێک پێداویستی لەگەڵ خۆیانە بەرن لە دەستکێش و لە ئەلاگە و ئەوانەی عنی باوەڕ ناکەم لە ئۆتۆمبیلی هیچ کەسێکە شوێنێک نەبێ بۆ ئەو خاشاکەی کە لیان بەجێما و لەگەڵ خۆیانە بیبنەوە بۆ ناو شار بیکەنە ناو حاوەیەکەوە لە نزیکی شوێنە گەشتیاریەکان ێستا بەشێکی زۆریان حاوێدانراوە بۆیە داوا لە وڵاتیانەکەم پاک و خاوێنی ژینگەکە پارێزن تا هەمومان وەک یەک سوودمەند بین لە سروشتی جوانی کوردستان هاتی نەدەرەوە بۆ ماوەی چەند سعاتێ بەڵام لە شوێنەکە هەر سەرە ڕێگەیە عنی لاماننا بەڵام سروشتەکەی جوانە لە هەر شوێنەکە دانیشی بۆ خۆی چێژی لێ ئەبینی بەڵام شوێنێک لە بەردەممانە زۆر پیس بوو یعنی بەڕاستی هەردی چەند ڕۆژی ڕابردووە یاماوەتەوە کۆمەڵێک سیارەی تر وەک ئێمە هاتن لابن لەبەر ئەوەی کە پیس بوو هیچ کەسێک لای نایە لە شوێنەکە لەبەرەوە بڕیارماننا شوێنەکە پاک بکەینەوە تاوەکو ئەوەی کە هاوڵاتیان بتوان سوودمەند بن لێ و ئەوە تا ئێستا خەڵک لی دانیشێ و زۆر خۆشحاڵم کە توانیومانە ئەمڕۆ لەگەڵاتنە دەرەوەکەمان سوودێک بە خۆمان هەم لە ڕووی ویژدانی و مرتاحین و هەم خەڵکیش ئەتوانێ سوود لە شوێنەکە وەربگرێ و کاتێکی خۆشی تیا بەسەر بەرێ.